لە 5 وەرەقە دەست پێکات تا 30 وەرەقە 40 وەرەقە 50 وەرەقە ئەمانە فیستیڤالانێ خەڵاتیانێ ساڵی ئۆپڵەکی ڤیکتۆریا ئایکا ئۆپڵی ڤیکتۆریا تێکە چێ بە زۆر تێک ناچێ ئەم توولانەکەی بینن کە پێوتێت توولەی کوردی چەند ساڵێکە چەند کەسێک لە سلێمانی ئەستاون بە پەرەپێدانی جا پێم خۆشحاڵێن ئەمە ئیکۆنۆمیە وەکەوەیەکە بە منە خواردن تێرە خوا و مەسرەفیشی نییە سڵاو لێبێ قوربانە من ئەمە چییە؟ ئەمە توولەی کوردیە کە کۆمەڵێک گەنج لە زۆربەی شارەکان پەرەمان پێداوە سەگێکی زۆر جوانە زیدەڵەیە وریایە لە ماڵەوە و بۆ ناو پەلەوەر و ئاژەڵەکان بەکاریانێنین خواردنێکی زۆر زۆر کەمیانەوێ کەمیانێ زۆر زۆر لە زۆربەی سەگەکان چالاکترن و ڕەسەنێتێکی زۆر جوانیان تایە کە ئێمە بە شوانی قاز مریشک سەربان باخ زۆر لە زۆربەی ساگەکان چالاکترن ینی کێش وردن بچووکن زیدەڵەن زۆر زۆر باشن بۆ خاوەنەکانیان باشن بۆ خاوەنەکان بەڵێ لەمە گەورەترە بێ لەمە گەورەتر نابێ ئەمە تقریبان 4 ساڵە ئەم تۆزیتیایە هەر ئەوەیە گەورە نابێ و خواستێکی مەترسە خواستێکی زۆر زۆری لەسرە کە لە زۆربەی شارەکانەوە داوامان لێکەن و لە تورکیاوە داوامان لێکەن کە ئەم شتە جوانەمان دروست کردووە و بەری پێدەین ئەمە بە چەندانی وڵی بەبی حەزی کەسەیە کەوتووە ئیتر عادەتەن لە 5 وەرەقە دەست پێکات تا 30 وەرەقە 40 وەرەقە 50 وەرەقە ئەمانە فیستیڤالانێ خەڵاتیانێ ساڵی ئۆپڵەکی ڤیکتۆریا ئایکا ئۆپڵی ڤیکتۆریا تێکە چێ بە زۆر تێک ناچێ یەکشت پێ بڵێ ئەڵێن ئەمە هایبێردە و ئیکۆنۆمی ئەمە هایبێردە لە سەگە نامان لێ هایبێردی سەگ لەبەروی یەک تۆس قەناعەتەکە ئەمەنە و ئێمە زۆر گرنگی پێدەین بە ڤاکسین بە کوتان بە پاک و خاوێنی ڕاگرتنیان و دڵەکاتەوە ئەمە بیرۆکەی لە چووە بۆ خاو ئەم بیرۆکەیە هەبووە پێشتر توولەی کوردیە بۆ توولەی کوردی زوو کەمێک باڵای بەرز بۆ کلکی ناشتیم ئێمە بە لێکدانەوە وردە ئەم شتەمان جوان کردەوە مواسەفاتی ئەم توولانە بێ کلکیان لول بێ زۆر بەرز نەبن زۆر درێژ نەبن گویان خود بێ نزیک بێ لە یەکەوە ئەم ڕەنگە سوورە زۆر مەرغوبە ڕەشی سادە زۆر مەرغوبە ئەوان ڕەشە و خۆشم ناسەوەم بە کەمال بازیانی و چەند ساڵە نەتیجەمەیە فۆکسێکی زۆر باشەکەیەوە لە پرۆژەیەکی ئەوە ئیشەکەن و بەرهێمەشی واتان هەیە تا چەندێک حکومەت سەپۆرتانەکانی وڵایشیتانەکە کەسی وا سەپۆرتی نەکرێت بەڵام ئەم چالاکیانەمان پێ خۆشە خۆشمان چالاکیەکەینەوە ساڵانە فیستیڤالی لەسەرەکرێ خەڵات پێشکەشەکرێت تۆ تەرشیڵیە و کەسەت کرد ساڵێکی تر باشتر شتی جوانتر بەچکەی جوانتر بەرهەمێنێ ئەمە دەرەقەتی پشیلەی گەورەیەت بەڵێ خیرەتێکی زۆر باشیە ئێمە سەجێکمان هەبوو ئەو ساڵە لە ماڵەوە پشیلەکانمان لێ دەرکردە ناوەڵا ئەمە زۆر جوانن و ئەوە لێسا لێرە سترێسن لە ناوم خەڵە باڵگەوانە زۆر دڕن زۆر گرنگی بە شوێنەکادن بە شتی ئەو شوێنە پارێزن پەلەوەرە پارێزن و زۆر چالاکن لە باخەکانە لە ماڵانە بەخێوەگرێ خۆتزیو لێ ناکەن وڵی بریشیان بیتە و نەبەخوا ئەمانە ئێستا ئەم شتەکەمان جوواکرێتەوە بڕاکە هەش کامێرم داناوە سەریانەوە ئەوێ خۆمان پازاریکەین زۆر شتێکی تایبەت و جوانن و لە سلێمانی چەمچەماڵ کۆیە کەلار کفری خانەقین یعنی زۆربەی شارەکان هەولێر و ئێستا بۆ خواریشەوە زۆر داواکاریان لەسرە بۆ زاخۆ دۆک لەبەرەوەی سەگێکی زۆر کەم مەسرەفە زۆر جوانە زۆر دڵگیرە و لە هەمووی مویتر ناینە لە هەمووی مویمتر ئەمە خۆمان دروستیەکەی باشە چی چۆن پەرەی پێێنە پەرە پێدانەکەی مەسەنەر ئەو ڕسەنە کۆنەی زووماوەتەوە لێکدانیانەکەین تێگەی جوانەکەی ئەگرین ئەو مواسەفاتانی کە باسم کرد گوێچکە و سەر و کلێک کە ئەوانەی تیابی ئێمە ئەمەسەن ئەم ساڵ ئەوایڵینەوە دوایەوە بەچکەی گاگرین جوانەکانی بڵێ ئەیڵینەوە و سپاس بخوا لێ تام دەقی کە قسەی تاکەین لە تۆپین ئەم ستافش هەمووی ستافی برای خۆشەویست بن ژیانی من ڕۆحی بنەمە ستافی کەمال بازیانیە و ئێمە ئەم شتە جوانەمان بەرەمێنا و شانازی بێواگەین نمونەتان زۆر بێ هیوادارم ئەوەیە حەزبی گەورەش دروستکەن ئەمە جوانە و لە پاڵەوەشە ئەمە لە توولەی ئینگلیزی ناچێ ناتوولەی ئینگلیزی جیا ساوانەی کە ئەوەی ئێستا لەوێ باس کرا هەمووی ئەوروپی هیچ مافێکی بە کوردی ئەو سەگە زینەکان بەڵام ئەمە تایبەت کوردی خۆمانە و لە هەمووشیان جوانترن ئەگەسەی شقلیانکەی ئەگەسەی مەچەکیانکەی سێری وەستانیانکەی کلکیانکەی زۆر شتێکی ئەم گوێچکەیە بێ نزیک بێ لێکەوە تێگەی خود بێ باڵایەکی جوان ینی
شتێکی تایبەتمان دروست کردووە.